نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. جولەیبیب. پێشتر باسی جولەیبیبمان کرد. وا باز دەکرێت ئەم لاوە تەمەن 15-16 ساڵە بەرامبەر ڕەگەزی بەرامبەر لاوازی هەبووە. پێغەمبەر باپەی بە ئەفسوناویەکانی قەناعەتی پێکرد واز لەو خوە بێنێت و دوعایشی بۆ کرد. ئیدی جولەیبیب بووە یەکێک لە پاکیزەترین گەنجانی مەدینە. جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم دەینێرێت بۆ لای خێزانێک کە کچەکەیان لە تەمەنی شوکردندا بوو. خێزانەکە ماڵێکی ڕەسەن و خانەدان بوون. لەوەدا بوون کە لە هەموو ئان و ساتێکدا یەکێک بێتە خوازبێنی کچەکەیان. جولەیبیب دەچێتە ژوورەوە و سەلامی پێغەمبەریان پێدەگەێنێ. ئەندامانی خێزان خۆیان کۆ دەکەنەوە و جۆش و خرۆش دەیانگرێت. بە دواشیدا داواکاریەکەیان پێ دەڵێت و قسەکانی پێغەمبەری خۆیان وەک خۆی پێدەگەێنێ. حەزرەت پێی وتبوو کە بڵێت سەلامی منیان پێ بگەێنە و پێیان بڵێ کچەکەیانت بدەنێ. دایک و باوکی کچە بەسەر سامیەوە دەڕوانە یەکتری و لە دڵی خۆیاندا دەڵێن کچەکەمان بدەین بە جولەیبیب. بەڵام ئەوەندە هەبوو فەرمانی پێغەمبەری خوا بوو نەدەکرات دەست بنرێت بەڕوویەوە. لەو کاتەدا کە دایک و باوک لە دوو دڵیدا بوون کچەکەیان کە لەو دی و پەردە و گوێبیستی هەموو قسەکان ببوو هاتە دەنگوتی بۆچی بەرامبەر بە کەسێک کە فەرمانی پێغەمبەری خوای بەجێهێناوە تووشی دوو دڵی بوون. دوجار جولەیبیب ژنی هێنا و دوای 4-5 هەفتە بەشداری جیهادی کرد و لەوێ شەهید بوو. پێغەمبەری خوا بەو کەسانەی وت کە بە دوای لاشەی شەهیدەکاندا دەگەڕان ئەرێ کەسەیە دیار نەبێت وتیان نەخێر. فەرمووی بەڵام من کەسێکم دیار نییە وەک باوکێکی جەرگ بڕاو کە منداڵەکەی لە دەستداوە بە دوای جولەیبیبدا کەوتە گەڕان. لە کۆتاییدا دۆزیانەوە تەرمی 7 دانە لە بێ باوەڕان لەم لاو ئەو لایدا کەوتبوو خۆیشی لە ناو خەڵتانی خوێن و شمشێرەکەی بەدەستەوە گیانی ئەسپەردە کردبوو. سەروەرمان هاتە سەری و فەرمووی 7 کەسی کوشتووە و بووەتە قارەمان دواتر شەهید کراوە. 2 جاریان 3 جار فەرمووی ئەو لە منە و منیش لەو. پاشان سەری جولەیبیبی خستە سەرڕانی و هەتا گۆڕەکەی تەواو بوو ئامێزی پێغەمبەر سەرینی بوو. پاش ئەوە خۆی خستیە ناو گۆڕەوە. بەڵێ ئەو نازدارە ئابە و شێوەیە بە وەفا و ئەمەک بۆ بەرامبەر هاوڵانی. عەلی کوڕی ئەبوو تاڵیب. جەنگی خەیبەر هەڵگیرسا بوو. گەماروی سەرقەڵاکەیش بەردەوام بوو بەڵام ڕۆژان تێپەڕین و هەوڵەکانیش بێئاکان بوون. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەم ئاڵایە دەدەم بە دەست پیاوێکەوە کە خوا لەسەر دەستی ئەو فەتح مەیسەر دەکات. ئەو پیاوە خوا و پێغەمبەرەکەی خۆش دەوێت خوا و پێغەمبەریش ئەویان خۆش دەوێت. ئەو شەوە خەڵک هەر لە ناو خۆیاندا باسی ئەوەیان دەکرد داخۆ دەبێت ئاڵاکە بەچێ بدرێ. کە بەیانی هات هەموو هاوڵان لەسەر ڕیزی پێشەوەی نوێش پێشبڕچیان دەکرد و هەر یەکەیان ئاواتی ئەوە بوو ئاڵاکە بەخۆی بسپێردرێت. کە نوێش کرا پێغەمبەری خوا ڕووی کردە هاوڵان و ئەوانیش بە پەرۆشیەوە چاویان بڕی بۆ چاوانی. بەڵام چاوانی ئەو بە دوای کەسێکدا دەگەڕا کە لەوێ نەبوو. هاوڵان هەروەک باڵدارێک بە سەرتەوقی سەریانەوە بێت و سەر نەجوڵێنن نەبادا بفرێت. ئاوا بە وریاییەوە چاوەڕوانی ئەو وشانەیان دەکرد کە پاشکەمێک لە زاری پێغەمبەرەوە دەردەچوون. هەموویشیان دەیانویست ئەو شەرەفە بەخۆیان ببڕێت. چێ هەیە نەیەوێت ئەوە ببیستێکە خۆشەویستی خوایە. مرۆڤ لەوانەیە بۆ بەهەشتیش فیداکاری بکات و بڵێت با لەجێی من براکەم چێتە بەهەشت بەڵام لە پایەیەکی وەهادا فیداکاری نەدەبوو. ئەها ئەوە تا پێغەمبەری خوا خەریکە لێوی دەجوڵێنێت. بەڵێ وشە چاوەڕوان کراوەکە درا بە گوێیاندا و فەرمووی ئەینە عەلی. عەلی کووە؟ چاوی حەزرەتی عەلی تووشی ئازارێکی سەخت هات بوو بۆیە بیری لەوە نەکرد بۆ ئاڵاکەی پێ بدرێ. هاوڵان لە وەڵام داوتیان چاوی دێشێت ئەی پێغەمبەری خوا. ئەوجا حەزرەت فەرمووی بنێرن بە دوایدا بابێت بۆلام. پاش ئەوەی عەلی هاتە حزور پێغەمبەر تفی پیرۆزی خۆیدا لە چاوانی و دوعای بۆ کرد. چاوی خێرات چاک بووە وەک ئەوەی هیچی نەبێدوا بوو. حەزرەتی عەلی دوایی دەجێڕێتەوە و سوێن دەخوا کە بەبڕای تووشی چاو ئێشە نەبووتەوە. دواتر هەڵاکەیدا بەدەستیەوە. ئەمە لە کاتێکدا کە چەندین کەسی وەک حەزرەتی ئەبوو بەکر و عومەر و مێقداد لەوێ بوون بەڵام ئاڵاکە بە عەلی لاو ڕەوابینرا. ئاڵای خەیبەر لە سەردەستی عەلی کوڕی ئەبوو تاڵیب ئازاد کرا و فەتحەکە یەکسەر سەلماندی کە پێغەمبەری سەروەر صلی الله علیه وسلم لە بڕیارەکانیدا پێکاویەتی. هەر ئەرکێکی بسپاردایە بە هەر کەسێک دروست ئەنجامەکەی دەپێکا. ئەمەش بۆ خۆی بەڵگەیەکی تری پێغەمبەریەکەیەتی. آخر ئەو خاوەن فەتانەتی هەرە مەزنە. بۆ نمونە لەبارەی خالیدی کوڕی وەلیدەوە فەرمووی شمشێری خوایە
دەی هەرواش بوو خالید بۆ شمشێرێک لە شمشێرانی خوا بەشداری هەر جەنگێکی بکردایە بە سەرکەوتووی دەهاتە دەرەوە بۆیە چەندین ساڵ دواتر حەزرەتی ئەبوو بەکر لەبارەی خالیدەوە دەفەرمێت هەرگیز دایکان کەسی وەک خالیدیان نەهێناوەتە دنیاوە دیوێکی ئەم قسەیە تەزدیق و ستایشی بڕیارەکەی پێغەمبەری خوایە هاوکات چەند ئەرکێکی تری گرنگی سپارد با قەعقاعی کوڕی عەمری تەمیمی و ئەوی شەمیانی بەسەر کەوتووی ئەنجامدا تەنانەت حەزرەتی ئەبوو بەکر دەرحەقی قەعقاع فەرموویەتی هەر سوپایەک وێنەی ئەوی تێدا بێت هەرگیز نابەزێت هەروەها ئوسامەی کردە سەرکردەی سوپا کە هێشتا تەمەنی 17 یان 18 ساڵان بوو ناردی بۆ ناوچەی مۆتە ئوسامەیش بە درێژایی ژیانی سەلماندی کە شایستەی ئەو پێگەیەیە